ڕێگە بدەم وەڵامی ئەوە بدەمەوە سەبارەت بە سەرکردەکان داعشەوە مەسەلەیەکی پێویستە ئێمە بامەجیان بگرین بەڵام ئەوە تەنها بەس نییە لەبەرەوەوان توانن کەسی کە بخەنە شوێنی ئەو سەرکردانە بەڵام ئەو سەرکردانەی داعش کە ئێمە بامەجیان دەگرین و دەیان کوژین ماوەیەکی زۆرە داعش دروستیان دەکات لەبەرەوە کوشتنی ئەمانە کاریگەری گەورەی دەبێت لەسەر داعش بێگومان داعش ناتوانێت بە ئاسانی شوێنی ئەوانە بگرێ کەسێکی تر بۆ شوێنی ئەوانە دانێتەوە سەبارەت بە پرۆسەکانمان لە عێراق بۆ شکستپێنانی داعش لە مووسڵدا ئەتوانم باس لە باس لە پلانەکانتان بکەن لە ماوەی چەند مانگی ڕابردوودا ئێمە بێگومان سەرکەوتن بەدەست دێنی لە مووسڵ هەروەها هەڵدەدەین کار بکەین لەگەڵ هێزەکانی عێراقدا بێگومان عێراق وەشیان ڕاگەاندووە کە هێرشان دەست پێکرد بۆ مووسڵ تا ئێستا ئێمە چەندین ڕێوشێنمان گرۆتە بەر بۆ پاڵپشتیکردنی سوپای عێراق لە ڕووی سەرپەرشتیاری و پاڵپشتیەوە هیچ جیاوازیەکیش لە دامی ئێمە نییە بۆ ئەوان لە ڕووی ئاسمانیەوە بێ یان لە ڕووی سەرپەرشتیەوە بێ بەڵێ ئێمە هەڵدەدەین هێرشەکانی عێراق بەپەلەتر بکرێت بەڵام دەزانین کوچۆن لە ڕووماتی ڕوویدا ئەوە پرۆسەکانمان بەرەوە دەبرێت بە هەماهەنگی لەگەڵ سوپای عێراقدا هەروەها کار دەکەین هەروەها هەموو هەوڵەکانی خۆمان بەگرد دەخەین بۆ ئەوەی پرۆسەی ئازادکردنی مووسڵ سەرکەوتن بەدەست بێنێت ئێمە چەندین جۆر سەربازمانێ لە ناوچەیە ئەوەش هیچ کاریگەریەکی نابێت بۆ ئازادکردنی مووسڵ بەڵکو حاجی ئیمام کە ئێوە بە ئامانجان گرت ساڵی 2012 ئازاد کرابوو لە زیندان ئایا لە باوەڕدان کە ئازادکردنی ئەو جۆرە زیندانیانە ئایا هەڵەیەکە دەبێت چارەسەر بکرد لەبەرەوەی دواترەوانە دواتر دەبن بە وەکو قمبلی تەوقیت کرا و سەرکردن ناو داعشدا ئەو عێراقی کە ئێمە ئازادمان کرد دواتر چەندین کردەوەی جێبەجێ کردبوو ئێمە نمونەیەک دەخینە ڕوو کەوانە کردەی خۆکوژی دەکەن و لەبەرەوە دەبێت بە ئامانجیان بگرن لە نایان بەرین ئێمە بەڕاستی پێویستمان بە بەدیل هەیە پێویستمان بە میکانیزمی تر هەیە بۆ ئەوەی هەڵەی لەو جۆرە نەکەین بە تایبەت کەسانی تر مەترسیدار ئازاد بکەین سەبارەت بە عێراق بۆچی پێنتاگۆن This is nothing that's inconsistent with what's been going on for the last 15 years in terms of people that are in and out. ئێمە دەمانێت چی بکەین لەسەر ئاستی هێزەکانمان ئەوەیە لە ماوەی 15 ساڵی ڕابردوودا هەڵدەدەین کار بکەین بە کارکردن بە هەمانگی سەبارەت بە دەسوەردانی وڵاتە یەکگرتووەکان لە چەندین شوێن لە جیهاندا ئێمە هەمانگی دەکەین و لە ڕێگەی سەفارەتەکانمان لە وڵاتانە We're not denying that there's more people than 3,800. I think you've got the numbers. هەروەها قەرەبووی ئەو یەکە سەربازانی خۆمان دەکەن کە گەیشتۆتە 380,000 سەربازی ئەمریکی.
No, I didn't say 5,000 was accurate. I said 3,800 was the force management. ئێمە هەوڵ دەدەینەوەی کە لە دەستیان دەنێ کەسانی تر بخەینە شوێنیان قەرەبوویان بکەینەوە یان یەکەی تازە بخەینە شوێنیان هەروەها ئەرکی تازەیان بخێنە پێش سەبارەت بە ئەو کەسانی کە ئەرکی پاراستنی باڵوسخانەکانی ئێمە دەکەن لە جیهاندا. This is an independent base. These are U.S. military only. And by all indications, they are not just defensive, but in this latest movement, they provided fire support for offensive operations against ISIS. So why is this not the first footprint of a U.S. combat operation? هاریکاری سوپای عێراق دەکەن بۆ هێرشەکانە دژی داعش. بۆچی؟ وڵاتی گورەکان ڕاستەوخۆ لەسەر زەوی شەڕناکە لەگەڵ داعشدا. بۆچی لە دڵڕاوکێ هەیە لەو ڕۆوە؟ ئێمە پاڵپشتی دەکەین، پاڵپشتی سوپای عێراق دەکەین لە ناوچەی مەخمور. هەروەها ئێمە سەرباز و هەروەها چەک و تەقەمەنی بۆ سوپای عێراق دابین دەکەین کە ئەوان ئەرکی خۆیان جێبەجێ دەکەن بۆ ڕبڕبوونی داعش. هەروەها ئێمە پاڵپشتی مەیدانیان دەکەین. هەروەها ئێمە ڕۆژانە پاڵپشتی ئاسمانی سوپای عێراق دەکەین. ئێمە هەموو پاڵپشتیەکی سوپای عێراق دەکەین بۆ ئەوەی سەرکەوتن بەدەستبێنە لە شەڕی دژی بە داعش. And it still has all indications that the U.S. military is directly involved in the ground operations with the U.S. With the Iraqi maybe very forces. quickly that even since last week, as the Iraqis have started to consolidate, the situation on the ground has changed in terms of where the Iraqis are in relationship to support the defensive support they're providing to our artillery units. So دام بۆ دانانێ. ئێمە دەڵێن بەردۆخی مەیدانی لەسەر لە عێراق گۆڕانکاری بەخۆ بینیوە، بەڵام ئەوە ناگەن کە ئێمە چالاکی مەیدانی ڕاستەخۆمانە لەسەر زەوی. ئێمە چەند مانگی ڕابردووشەوەمان باس کرد، ئەوەش دووبات دەکەمەوە. ئێمە بەم شێوەیە بەردەوام دەبین لە چەند مانگی داهاتووشدا. ئێمە هەڵ دەدەین داعش لە ناوبەرین لە مووسڵ، هەروەها پاڵپشتی سوپای عێراق بکەین کە مووسڵ ئازاد بکاتەوە. ئێمە دەڵێین جارێکی دەڵێنەوە ئێمە یارمەتی دەرین، بەردەوامیش دەبین لە یارمەتیدانی سوپای عێراق. ئەوەشمان ڕۆمادی کردو لە مووسڵ دەکەین. سوپای وشکانی ئەمریکا. And secondly, what I would say about your question about the future is we have a series of recommendations هێزەکانی پێشمەرگە و کورد لە بەهەمان سیاق کار دەکەن بۆ کارکردن بۆ ئازادکردنی مووسڵ. ئێمە چەندین تەوسیاتمان مناقەشە کردووە بۆ ئەوەی یارمەتی هێزەکانی عێراق بدەین. ئێمە هەروەها ڕێکوتمان لەگەڵ وەزیری بەرگری ئەمریکا کردووە کە دەبێت ئێمە چەندین چەند ڕێشوێنێکی زیاتر بگرینە بەپێی گەرمبوونی بارودۆخە لە عێراقدا، ئەوەش پەیوەستە بە برارەکانی ئێمە و بەپێی ئەو سیاقی کە ڕووداوەکان بەرەوچۆ دەچن. ئەوەش هەروەها پەیوەندی بە ئاسی پێشکەوتنی سوپای عێراقەوە لە مووسڵدا. سەبارەت بە حاجی ئیمام ئێوە وتان ئەوە لە کردەوە لە هێرشێکی ئاسمانی بوو لە سوریا لە ناوچەیەکی تر. من وەکوتم هیچ وردەکارێک ناڵێم، ئەوەی دەتوانم بیڵێم ئەو پرۆسەیە پەیوەستە بە ستاتیژی ئێمەوە لە ڕووی فشارخستنە سەر داعش و بە ئامانجگرتنی سەرکردەکانیان بە مەبەستی ئەوەی چواردەوریان بگرین لە کەمترین شوێندا بە تایبەت لە عێراق. ئەبێ ئەوەش ڕوون بکەمەوە جارێکی تر ئەوەی ئێمە دەیکەین
پێدانی ڕاوێژکاریە بۆ سوپای عێراق. دەتوانین ئەوە بە پەرزۆر گرین ئەو هێرشە ئاسمانیانە بە پێی زانیاری ورد بووە، بەڵێ بێگومان بەڵام هیچ وردەکاریەک ناڵێم لەو ڕۆوە. I know that several people who were part of the Brussels attacks had been on our terror watch list and not have been led to the United States. Are we increasing our sharing of our intelligence? Did we share all that information? دەبێت ئەوروپا هەوڵی زیاتر بدات بۆ هەماهەنگی و پێدانی زانیاری سەبارەت بە کارەکانی وڵاتی یەکگرتووەکانی ئەمریکا. هیچ پێشکەوتنێک بووە لەگەڵ لە ڕووی ئاڵوگۆڕی زانیاری لەگەڵ دەسەڵاتدارانی بەلجیکادا لەسەر ئاسی هەواڵگری و ئێمە بەڵێ ئاڵوگۆڕی زانیاری زیاترمانە ئیساکانە هەروە لەگەڵ هەندێک وڵاتانی هاوپەیمانی دەولی کە زیاد دەبێت بزانین 100 دەوڵەت هەن کە ئەندامانی داعشیان تێدایە، دەبێت لەبەرەوە دەبێت ماڵوگۆڕی زیاتر بکەین لەگەڵ وڵاتانەدا. دەبێت زۆربەی وڵاتانی کە چەکداری داعش لە وڵاتانە هاتوون ئاڵوگۆڕ زانیاریمان لەگەڵدا بکەن بە تایبەت زانیاری هەواڵگەری لە پێناوی ئەوەی کە پێشۆنی باش وەرگرین بۆ ڕێگرتن لە هەر هێرشێکی هاوشێوەیە کە لە بڕۆس ڕوویدا. سەبار بە دانفۆرد ئەوە هێرشەکانی ئێمە لە سوریا و عێراق ئەوە چەندین هاوپەیمانی ئەوروپیمان هەیە، لە نێوانیاندا بەلجیکا هەیە کە دەبێت هاریکاری هەمانگی هاوڵگەریمان هەبێت. لەو ڕۆژەوە پێشکەوتنی باشمان بەدەست هێناوە. بێگومان ئەوەش جیاواز لەو ڕێشێنە ئەمنی کە ئێمە گرتومان تەبەر. ئەوەش دەزانین کە دەسەڵاتدارانی بەلجیکا کارەکانە لیستادا دوای تاقینەوەکان زیاتر کردووە. From ISIS leadership, for example, do you think this man, Haji Imam, ئاگاداری ئەو ناوی سەرجەم سەرکردەکانی داعش هەن و ئایا بەردەوام دەبن لە ئامانجگرتنی ئەو سەرکردانی داعش لە عێراق و سووریا و ئایا هێرشەکانی داعش لە ئەوروپا ئایا ئەو سەرکردانی کە ئێوە بە ئاماسانگردن هیچ پەیوەندیەکی ڕاستەوخۆیان هەبوو لەوەی کە لەو هێرشانەی لە پاریس و برۆکس ڕوویدا ئیتر لە ڕووی پلاندانان و هەندانەوە بێت؟ ناتوانم ئەوە تاکید بکەمەوە، بەڵام ئەوەی ئاشکرایە کە ئەو کاریگەریی کە ئەو سەرکردانە هەیەە جیاوازە و هەمەجۆرە، لەبەرەوەی ئەو سەرکردانە هەموو چەکدارەکان بەکاردێنن لە عێراق و سووریا کاتێک کە دەگەڕێنە بۆ وڵاتیان بەکاریان دێنن بۆ کار تیرۆریستی. لەبەرەوەی زۆرێک چەکداری داعشن کە دەگەڕێنەوە ئێمە چاودێریان دەکەین و هەڵ دەدەین ڕێگریان لێ بکەین لەنجامدانی هێرش. لەبەرەوەی ئەوان زۆربیان مەشقیان پێکرا بۆ ئەوەی کاری تیرۆریستی ئەنجامدەن. هەروەها بەد پەیوەندیان هەیە لەگەڵ سەرچاوەکانی خۆیان لە سەرکردەکانی داعش لە عێراق و سووریا. بێگومان کاری تیرۆریستیش بەکارێن ئەنجام دەدەن. لەبەرەوە جۆرێک تونڕەوی لەلای ئەو کەسانە دەمێنێتەوە کاتێک دەگەڕێنەوە هەڵ دەدەن تەرجمەی ئەو تەتەڕوفی کە لایەنە لە ڕێگەی کاری تیرۆریستیەوە ئەنجام دەدەن. شتێکی تر ئایا ئەو کەسانە ئایا بەشێک بووندا and also simply by using the internet and other communications to do so. No question these leaders. ئەندامانی کە داعش ئامادەی کردبوون کاتێک گەڕانەوە بۆ عێراق و سووریا و یان کاتێک گەڕانەوە بۆ کاتێک گەڕانەوە بۆ وڵاتەکانی خۆیان سەرکردەکان
کە ئێوە باماسانگرتن یان ئەوەی کە لە بڕۆکس ڕوویدا بەڕای ئێوە have the expertise, equipment, technology, weapons to carry out. هیچ توجیهێکیان ئاراستەیەکی لە سەرکردەکان داعشەوە بۆ کەسانی کە هێرش ئەنجام دەدەن لە ئەوروپا؟ ئایا داعش تەکنۆلۆژیایکی ئەوەندە پێشکەوتوانەیە کە دەتوانن کەرەستەی تەقینەوە بگەین ئەوروپا و دواتر کاری دروستی ئەنجام دەن؟ ئێمە دەبێت سەرچاوەی ئیلهامی داعش لە ناوبەرین سەوای ئیتر کاتێک ئایا لە ڕووی ئەیدۆلۆژی بێت لە ڕقا مووسڵ ئێمە هەوڵ دەدەین ئەو وێنایە لە ناوبەرین دەمانوێت ئەو ئیلهامە لەسەر چەکدارەکانیشیان نێڵین هەروەها هەوڵ دەدەین ئەو سەرکردانە لە ناوبەرین بۆ ئەوەی ئەو دیاردەیە نەمێنێت ناتوانم باسی بڕۆکسل و پاریس کەم بە شێوەیەکی تایبەت لەبەرەوەی مەسەلەکە جارێک تێکەڵە لەبەرەوەی هەندێک هەیە لەوێ هەر لە ئەوروپا دەمێننەوە و کاریگەری داعشان لەسەر دەبێت و ئەو کارە تیرۆسیانە ئەنجام دەدەن کە بە شێوەیەکی تاکلایەنە ڕوو دەدات. هەروە ئەوەش ناڵێم کە بە تەواوی دەزانم چی ڕوویداوە لە بڕۆکسل و پاریس بەڵام ئەوەی کە هەیە زیاتر استینتاجە. وا دیارە دوای لە ماوەی چەند مانگی ڕابردوودا داعش تووشی ئیحباط بووە و هەروەها پاشەکشەی بەخۆ بینیوە بەهۆی ئەو شکستانی ڕوبەڕووی بووە. ئایا ئەوەی خاڵی گۆڕانکاری هەیە بۆ داعش و ئایا ماناوە دەگەینێ کە داعش بەرەو داڕوخان دەچێت؟ ئێمە کار بۆ ئەنجامی باشترەکەین ئێمە هەوڵ دەدەین هەوڵەکانمان زیاتر بکەین هەروەها ئەنجامەکان بە باشی بپێچی زۆر هەروەها زۆر فێر بووین لە سەبارەت بە هێشکردنە سەر داعش. لە هەمان کاتدا ئێمە هەوڵ دەدەین سوپاکانمان لە عێراق و سوریا توانای ئەویان بمێنێت کە هێرشی ئاسمانی زیاتر بکەن بۆ ئەوەی ئەو ناوچانی کە داعش بەدەستێتی کەمتر بێنەوە. هەروەها یارمەتی سوپای عێراق و هێزانەکان دێن لە عێراق وەکو چۆن لە ڕوومادی کرمان. ئێمە ئێستا بە هەمان کار دەکەین بۆ ئازادکردنەوەی مووسڵ و ئێمە ئێستاکانە بە شێوەیەکی زیاد کار دەکەین بە هەمانگی لەگەڵ سوپای عێراقدا بە هەمان شێوە کار دەکەین لە سووریا بە شێوەی ئازادکردنی شاری شەدادی کە